لله رب العالمين، والصلاة والسلام والتكريم والتعظيم على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. اللهم صل وسلم وزد وبارك على سيدنا محمد صلاة تفتح لنا أبواب الرضا والتيسير وتغلق بها أبواب الشر والتعسير. أنت مولانا فنعم المولى ونعم النصير. وشكو برای ایماندارم، السلام علیکم و رحمت الله و برکاته. خیانت کردن یەکێکە لە تاوانە گەورەکان بەڕاستی ئینسان لە دنیا و لە قیامەتە بەدبەخت و خەجاڵەتەکە، چ لای خوا و چ لای خەڵقی خوا. خوای تەبارەک و تەعالە لە چەندین ئایەتی قورئانە پێغەمبەری خوا صلی الله علیه و چەندین فەرموودا و لە چەند ئەسەری صەحیحە کە بە توندی باسی خیانەتیان کردووە. خیانەت بە هەموو ئەنواعەکانیەوە، چ خیانەت بێت لە ئەهد و پەیمان، چ خیانەت بێ لە خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، چ خیانەت بێ لە خاک وڵات و نیشتیمان، چ خیانەت بێ لەگەل و میلەتی خۆت، چ خیانەتی خێزانی بێ، چ خیانەتی مالی بێ، چ خیانەتی سیاسی بێ، چ خیانەتی دۆستایەتی و ڕەفاقەت و شەراکەت بێ. هەموو ئەو خیانەتانەی کەوا هەیە و واقعە ئیسلام بەکارێکی قێزەون و ناشرینیان زانیوە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکێک لە دوعاکانی ئەوە بووە هەموو جار فەرموویەتی خوایە پەنا ئەگرم بە تۆ لە خیانەت و خیانەتکاران. بۆیە خوای تەبارەک و تەعالە بە پێغەمبەرە فەرمووێت ولا تكن للخائنین خصیمە. ولا يترا خوا فرموویە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم يا أيها الذين آمنوا لا تخونوا الله والرسول وتخونوا أماناتكم وأنتم تعلمون. خوای تبارک و تعالی فرموویت ئەی ئیمانداران، ئەی باوەڕداران، ئێوە خیانەت مەکەن لە خوا، خیانەت مەکەن لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، و خیانەت مەکەن لە ڕاستپاردە و ئەمانەتەکانتان کاتێک ئەو ئەمانەتانە لاتانە. نیشتیمان ئەمانەتە، خێزان و ماڵ و منداڵ ئەمانەتە، ماڵ و سەرۆد و سامان ئەمانەتە، دراوسێ ئەمانەتە، قسە و مەجلیس ئەمانەتە. بۆیە بەڕاستی خوا ئەفەرمێت خیانەت مەکەن لە خوا، خیانەت مەکەن لە پێغەمبەر، خیانەت مەکەن لە ڕاستپاردە و ئەمانەتەکانتان و ئەنتم تعلمون، چاک چاک ئەزانن بەڕاستی ئایندە و عاقیبەتی خائین و خۆفراشان و غەشبازان و غەدربازان چەند قێزەونە، چ لای خوا و چ لای خەڵقی خوا. چاک چاک ئەزانن خیانەت چەندێک کارێکی قێزەونە. إن الله لا يحب الخائنين. خوا ئەفەرمێت بەڕاستی خوا خائینەکانی خۆش ناوێ. ذلك ليعلم أني لم أخنه بالغيب وأن الله لا يهدي كيد الخائنين. حتى خوای تبارک و تعالی خۆشەویستان بەرامبەر بە کافریش قبول ناکات تۆ خیانەت بکەی، بەرامبەر بە کافریش. لە سوورەتی یوسفە ئەمە قسەی حەزەتی یوسفە خوا باسیەکا بۆ پێغەمبەری خوا ئومەتی پێغەمبەری خوا. ذلك ليعلم أني لم أخنه بالغيب. والله خیانەتم لەو گەورەی خۆمە نەکردووە، کە زڵێخا بوتانەکەی بۆ کرد و کافر بوو، مشریک بوو، بێدین بوو. حەزەتی یوسف پێغەمبەری خوا بوو، چونکە ئەفەرمێت خوا ئەفەرمێت وأن الله لا يهدي كيد الخائنين. فێڵ و تەڵەکەی خائینەکان بەردەوام نابێت، کاسەر نابێت ئیلا ئەو خیانەتە ڕۆژێک بە ڕۆژانە شکێتەوە بەسەریا. يعلم خائنة الأعين وما تخفي الصدور. تو عبدی خوایەکی ڕەقیبە بەسەر تۆ. ئەو خوای تەبارەک و تەعالی ئاگای لە هەموو سڕیات و نێنی تۆیە،
ئاگای لە خیانەتەکانتە، چ سڕی بێ یان نهێنی بێ ئاشکرا بێ، خوای تەبەڕەک ئاگای لێتی. بۆیە خۆشەویستان، حتا دەرگای خیانەت لە بەرامبەر کافریشا داخراوە، تۆی مسلمان نابێ خیانەت لە کافریش بکەی. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکە خائین بە منافق ناوەبات، یان صیفەتی منافق. حەزەتی ئەبی هورەیرە ڕەضا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمێت آية المنافق ثلاثة، يعني ثلاث: إذا حدث كذب، وإذا وعد أخلف، وإذا أؤتمن خان. رواه البخاري ومسلم. أفرمت نشاني منافق سيشتا: يكم أويكوا قصيكا لقصغانا دروزنا دروكا دروها الله باسي دروزانا. دوم كوعد دا وعدك برادك بيشواني وعدو بيمانك إخوتي إيش كانت كانتك أمانتك لا داعيا براسي خيانتي ليك وأرزم كن أمانته خيانتك كان بهم أنواع كانيوا. وعمران كل حصينا فرد بيغنبري خواه فرمي صلى الله عليه وسلم إن خيركم قرني ثم الذين يلونهم ثم الذين يلونهم ثم يكون قوم يشهدون ولا يستشهدون ويخونون ولا يؤتمنون وينذرون ولا يوفون ويظهر فيهم السمن البدانة وكثرة اللحم والشحم. أفرميت أم صحابة برد بيغمبري خواه فرمي باشترين قرن سردم أم سردمي منية إنجا لباشان أوي بدواي مناتيه إنجا أو قرنو أو سردمي كباش قرني صحابي كتابعين لباشان كوم الله خلقانك بيا بنا ومتكي منا شايتمانيا بلام أم خلقا كشايتمانيا شهادتي يعني ورناجيرت خيانة أكن أمين نين خائنا أمين نين نزركن وفاء بالنزركان يناكن لناو أم قوما بهوي خيانة يانوا بهوي درو يانوا بهوي خيانة يانوا بهوي بيمانشكان دنيانوا خوا غضب يعني ليقرأ ونشانيان أوي براسي قلوي لناوانا الزور ودا قلوي السمن جاء فمن السمن ما بس بي زوري غوشتو شحم ولحمة من زمي قلوناك بلا ما بس ليرا أوي في غمري خواه أم قومك فيابن أم قوم لدواي قوم باشك فيابن كقرني إيمو سردمي إيمو باش إيمو باشتري إيما أو قومك شاهد معنى أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله بلام شاهدي حق نادا إنسان ناتو أن استشهاد يعني بيبكار ناتو أن بيان قريب الشاهد چونك مرد شهادت يعني عادل نين دروزنو خيانة كارن براسي أمانة لان سودينية خيانتي ليكن خيانة لأمانتك هم أمانتك نزركن شن نزركن وفاء بنزركان أناكن. أما فرمايش في غمري خواه صلى الله عليه وسلم و أوي كوالا إسلام ما جاي في كراوة إمام الذهبي رضا ورحمة خواه إلى السلبية فرميت الخيانة قبيحة في كل شيء وبعضها شر من بعض وليس من خانك في فلس كمن خانك في أهلك ومالك وارتكب العظائم. أفرميت براسي خيانته كلا تاوانا قولكان إمام الذهبي وأفرميت خيانة كاركي ناشرين كاركي قيزونا هندك لخيانة شرطر خرابتر لهندكي وبراسي أو كسيك خيانة لتو أكاد لبارو بولا وقت أولي خيانة اللي بكا لمعلو من دالا وقت أولي خيانة اللي بكا لنشتمان ولاتا لدينا حقتي دينه بينا لك دين اللي بشيوينيت چونك خوش بيستان خيانة أنواعية خيانة لخواه وبيغمبري خواه يعني چي يعني توبي السنلكاني خواه ببز يعني ومن يتعد حدود الله فقد ظلم نفسه براسي أوي حدودكاني خواه ببز يعني السنلكاني خواه ببز يعني ظلم نفسي خوي كردوها يعني فرزكان جيبت جنكا أما أهدو بيمانك لبيني تو خواه نوشكان الروشكان
کە تۆ بێی نەیکەی مانای وایە تۆ خیانەتی لێ کردووە، جێبەجێ نەکەی خیانەتی لێ کردووە. ئەو ئەهدوو پەیمانەی تەوبە کە داتە بەخوا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جێبەجێ نەکەی معنای خیانەتی لێ کردووە. و بێی هەتکی حورمەت بکەی، ناموسی خەڵک بشێنی، باسی خەڵک بکەی، محرمات بکەی، کاری قێزەون بکەی، تاوان بکەی، مانای وایە تۆ پەیمانت شکاندووە، یعنی خیانەتت کردووە لە خوا و لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. خیانەت لە وەتەن وەک چۆن خیانەت لە دین تاوانێکی گەورەیە، کارێکی قێزەونە، ئینسان ئەکاتە منافق، ئینسان ئەکاتە دووڕوو، خوا خەجاڵەتی ئەکا. بەڕاستی خیانەت لە وەتەن و لە نیشتیمان یەکێکە لەو تاوانە گەورانەی کە بەڕاستی بە هیچ شتێک جوبران ناکرێتەوە، قەرەبوو ناکرێتەوە و هیچ شتێک ناتوانێت کەفارەتەکەی بە. خیانەت لە نیشتیمان وەک ئەوەیە کە تۆ لەگەڵ دوژمنان دەستێک هەڵکەی، ڕێ بۆ دوژمن خۆشکەی، لە بەرامبەر دوژمنە هەموو کار ئاسانێک بکەی، میلەتەکەی خۆتی پێ بفرۆشی، خاک وڵاتی میلەتی پێ بفرۆشی، منفعەتی میلەتی پێ بدەی، میلەتی خۆت بکوشی لە برسا، ئەوەی کەوا زەرەری میلەتە و قازانجی دوژمنە تۆ جێبەجێکەی، ئەمە معنای وایە تۆ هاتووی چیت کردووە؟ تۆ هاتووی خیانەتی لە وڵات و نیشتیمان کردووە. چەند قەزیە بەسەر ئەم میلەتی ئێمە هات، چەند جار ئەم میلەتە فرۆشرا، چەند خائین و خۆفرۆش لە ناومانە دروست بوو، چەند جار ئێمە کارەساتی وەک ئەنفال و کیمیا بارانەمانە بەسەرمانە هاو لەلایەن کێوە بوو؟ خائین و خۆفرۆشەکانەوە بوو، ئەوانە کە دەستیان لەگەڵ دوژمنان تێکەڵا کرد، ئەوانەی کە دۆستی دوژمن بوون، ئەوانەی کەوا عەمیلی دوژمن بوون، وەک ئەمڕۆ کە هەر ڕۆژێک بە وڵاتێکە فرۆشیین، منفعەتی وڵاتمان فرۆشراوە بە وڵاتان، وڵاتان ئیسفادەی لێکەن، میلەتی خۆمان، خەڵکی خۆمان، خاکی خۆمان ئیسفادەی لێ ناکا. ئەمە کێیکە؟ ئەوانەی کەوا خیانەت لەم وڵاتەیەکەن، لەم نیشتیمانەیەکەن. ئەوە گەورەترین خیانەتە کە هیچ شتێک قەرەبووی ناکاتەوە، لای خوا خەجاڵەتە، لای ئەو میلەتەش خەجاڵەتە، چونکە لە سبڵدانی مێژووە تۆمار کراوە. بۆیە پیاوی و قازی ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمێ قەت خیانەت مەکەن، نە خیانەتی دینی، خیانەت مەکەن لە یەکتری. بە قاداتی کوردی ئەڵێ، بە گەورەکانمان ئەڵێ کە هەر عاقڵ نەبوون هەر ژیریش نابن، خیانەتی دینی مەکەن لە یەکتری، دینتان مەفرۆشن وەک ئەمڕۆ دینان فرۆشتووە. خیانەتی سیاسی مەکەن لە یەکتری، لە پێناو بەرژەوەندی و حیزبەکەی خۆتانە، یەکتری مەکوشن، یەکتری مەبڕن، خراپە مەکەن بەرامبەر یەکتری، هەر عاقڵ نەبوون کردیان، ئێستش بەردەوامە. خیانەتی ئابووری مەکەن لە یەکتری، ئێستش خیانەتی ئابووری نەکەیکەن لە یەکتری، بەڵکو گەندەڵی و دزیش دێکەوتووە. بەهەرحاڵ ئەمانەوە خیانەتن. خیانەتی ناموس، تۆ بێی خیانەتی ناموس لە جیرانێ، لە دراوسەیەکت، لە کەسێک بکەی، ئەمە گەورەترین تاوانە، وەک ئەو تاوانی خیانەتی دینی و نیشتیمانیە. بەڕاستی خیانەت لە کڕین و فرۆشتنە، خیانەتی کڕین و فرۆشتن کە ئەمڕۆ لە بازاڕەکانە ئەکرێ، کە ئەمڕۆ هەرچیتی ناڵم زۆربەیان تیجارەکان، بازرگانەکانمان، بایە و دوکاندارەکانمان، بەقاڵ و عەرەبانەچیەکانمان، کاکە وەڵڵا بۆیە ئەو خوای تەبارەک و تەعالا حاکمی زاڵمی بۆ ناردووی، بۆیە خوا حاڵی ئاوا تاڵ کردوین، بۆیە بارانمان بۆ نابارێ، هەمومان خەریکی خیانەتی لە یەکتری. کابرا تەماتە فرۆشێ، تەماتە خیانەت لە کێکە؟ لەو برای کە پێ فرۆشێ، لەو خوشکەی پێ فرۆشێ، ئەڵێ ڕەحمەتی لێ بە کیلۆیە جوانم بەرێ، ئەی باتۆ ماڵۆ کیلۆکە دوو تەماتەی بە عەمەل نایە، ئەی باتۆ ماڵۆ هەنارەکەی، شووتیەکەی، پیازەکەی ئەوەی کەوا ئەیکڕێ لێی بە عەمەل نایە، گڵۆپی ئەکڕێ، ئەڵێ شتێکی ئەسڵ و چاکم بەرێ، هێنێتیەوە ماڵۆ دەڕۆی ئیشەکە، چونکە تیجارەکە وا وعدی کردووە لەگەڵ وڵاتانی ترا، حتا وڵاتانی لێمان حاڵی بوون کە ئێمە ئەڕۆین بۆ وڵاتان بۆ تیجارە، لەوە دوژمنی وڵاتەکەی خۆیان ناتن، دوژمنانی وڵاتەکەی خۆیان ناتن، ونە خیانەتیان کردووە لە یەکتری. ئەمەش بەڕاستی خیانەتە لە بەیع و معامەلە. من غەشەنا فەلەیسە منا، کە پێغەمبەر لە چەند فەرمایشتا فەرمێت کابرا بەتەمای بەهەشتیشە، بەتەمای ئەم هەموو غەش و خیانەتەیەکە هێتە مزگەوتی نوێژەکە، ئەم غەش و خیانەتەیەکە تەسبیحێکی بەدەست سڵاواتەدا، ئەم غەش و خیانەتەکە ذکری خواکە، ئەم غەش و خیانەتەکە بە حساب خۆی بە ئیتیباعی پێغەمبەری خوا ئازانی. وەڵڵا پێغەمبەر بەریە لێمان. ئەگەر ئەمە سیفەتمان بێ، ئاوا خیانەت لە یەکتری بکەین، درۆ لەگەڵ خوا و پێغەمبەری خوا بکەین. خۆشەویستان، خیانەت لە مجلیسە، لە مجلیسەکە دانیشتوین قسەی نهێنی تایە، ئەو قسە بڕادرۆ پیاوی لەسەر کوشێت،
كابرا الرحمة تان ليبي المجالس بالأمانة أم قصبا بيني مجلسك بين نرى دروا كابرا أركتشو دروا ئیتر وەکو مۆتیکالۆ بۆ هەموو کەسێکی باسەکە وەکو کابرا کەم پیرەژنێ خێوێکی بینیوە بۆ ئیزاعای مۆتیکالۆی گەڕاندوێت با بینی خۆمان لێ ئاخر مۆتیکالۆکە لەکوێ بینی خۆتانە خەڵکی وا هەیە کە قسەی بۆ بکەیت وەکو ڕادیۆ ئیزاعا بڵاوێک کات وەکو ئیعلامی گەورە وایە کەواتە تۆی مسلمان لە مجلیسەکە دانی کابرا وتی ئەم مەجلیسە المەجالیس بالئەمانە کاکە قسەی ئەم قسەبانە ڕاو دەرەوە با ئەو قسە بۆ گڵ بێ باسی کەی معنای خیانەتی کردووە کە ئیتر هەموو خیانەتەکانی تیا دەرەکەوێت خۆشەویستان خیانەت لە عیلم و لە زانستە خیانەت لە عیلم و زانستە ئەمڕۆ زۆر ئەکرێت ئەم عیلم و زانستە خوا بەو ئوستازەی داوە بەو مامۆسای داوە ئەو مامۆسا وەک خۆی نەیگەیەنێ دڵسۆز نەبێ خیانەتی لێ کردووە لە ڕۆژی قیامەتا پێغەمبەری خۆم تەوقێکی ئاگر لە گەردنیا پەروەردەی جوانی مناڵەکەی من و تۆ نەکا فێری دینی نەکا فێری ئەخلاقی نەکا لە ڕۆژی قیامەتا لە گەردنیاتی لە دنیایشا کەسێکی زەلیل و ڕسوایە بەڵام ئەگەر پەروەردەیە جوانی کرد خیانەتی نەکرد لە دنیا و لە قیامەتا سەربەرزە بۆیە پێغەمبەرە فەرمووی خوا و فریشتەی خوا سڵاوا دەدەن لەسەر معەلیمی خێر لەسەر مامۆستای چاکە و چاکەکاران نەفرەت و لەعنەتی شەکەن لەو ئوستازە و لەو مامۆسا و لەو مدەڕیسە کە بەڕاستی خەڵکی فێری کاری خراپەکەن مناڵەکانمان فێری دەنگ و سەماعەکەن مناڵەکانمان فێری بێدینیەکەن دینەکەیان پێ باشی ناڵێن دینەکەنە دەرسی وەرزش دەرسی دینەکەنە دەرسی وەرزش نایڵێنەوە چۆن جوابی خوا دەیتەوە خۆشەویستان ئەمە خیانەتە لە عیلم دکتۆرەکانمان وەک خۆی جێبەجێی نەکەن ئەو عیلم و زانستی تەبابەتە وەریان گرتووە ویژدانیان نەبێ خیانەتیان کردووە لەم ڕۆژانە شتێکەوە کاری لە زۆر خەڵکی بە ویژدان کرد منداڵێکی نەخۆش کە عائیلەکەی فەقیر و هەژار و دامە و لە کوردستانی خۆمانە ڕوویە نەک بڵێ وڵاتی ئەوروپا وەمانە لە کوردستانە ئەو دکتۆرە ئەوەندە بێویژدان ئەوەندە بێزەمیر ئەوەندە نامرۆڤ کە ئەم عائیلە فەقیرە هەژارە کە پارەی ئەو عەمەلیاتەکان مناڵەکەیان مرد ئەمە خیانەتە لەو سوێندەی خواردنی کە بەڕاستی بەوەفا بێ بەرامبەر بە عیلمەکە بەرامبەر بە دینەکەی بەرامبەر میلەتەکەی دڵسۆز بێ دەک خەجاڵەت بی بۆ خۆت و تەبابەتت بۆ خۆت و دکتۆریت زۆرێک هەن قەساب و بازرگانن لە دکتۆرەکان بەسەر ئەم میلەتەوە خیانەتەکەن لەو عیلم و زانستەی وەریان گرتووە نەخۆشی عەمەلیاتی پێویست نییە بە زۆر عەمەلیاتێکن عەمەلیاتی پێویست نییە چەند کەسیان سەقەت کرد چەند کەسیان کوێر کرد چەند کەسیان ئیفلیج کرد خوا ئیفلیجیان کە خوا سووک و ڕسوایان کە کوردستان بۆتە قەسابخانەیەک لە تەبابەت و دەرمان و دکتۆریە خۆشەویستان ئەمە خیانەتە خیانەت لە ماڵ و سەرد و سامان کە دائەنێن لات ئەبێ بیپارێزی ئەگەر بیشمری لە برسا نابێ لەی سەر بکەی بەڵام وا نەماوە ئەمە نیشانەی ئاخر زەمانە خیانەت لە ماڵ و منداڵە خێزان و باوک و دایکان مناڵیان ئیهمال کردووە پەروەردەیان ناکەن ئاگایان لە دینیان نییە ئەمە بەڕاستی فەوتانی ئەمانەتە خیانەتە لەو ئەمانەتە کە خوا و ماڵ و ماڵە جوانەی پێداوی بۆ پەروەردەی ناکەی بۆ ئاگای لێی نییە بۆ ئاگای لە دینی نییە بۆ ئاگای لە ئەخلاقی نییە لێ پێچینەوە لێ پرسینەوە هەیە کە تۆ ئیهمالت کردووە ئەمە خیانەتە لە پەروەردە سبەینە گلەیش مەکە مناڵەکەی لێ یای سبەینە گلەی مەکە مناڵەکە تفی تێ کردی سبەینە گلەی مەکە مناڵەکەی ڕوبەڕووبوویەوە چونکە تۆ پەروەردەت نەکردووە بە جوانی فێری دینت نەکردووە فێری ئەخلاقی جوانت نەکردووە خیانەتی زەوجی کە ئەمڕۆ زۆر بووە خۆشەویستان هۆکارەکەی چییە؟ ئەنتەرنێتە ئەم هەموو کەناڵە بەرەڵا کە فلیمی بەرەڵایی بۆ خەڵکی لێدەن لە وڵاتان ئەو بەرەڵایە هەیە کاکە ئێمە دینمان هەیە مسلمانین ئێمە کوردین خاوەنی کولتورین خاوەنی ئەخلاقین ئەم تەقلیدەی ئەوان ئەکرێت سەیرەکەی پیاوە خیانەت لە ژنەکە ژنە خیانەت لە پیاوەکە مەسالەی تڵاق زۆر بووە خەڵکی بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ ناڕەحەتە بێ بەدەست خیانەتی زەوجی و ئەناڵێنێ
بڕۆ لیژنەی فتوا بڕۆ محکەمەکان پڕە. ئەمە هۆکارەکانی ئەوەیەکەوە نەبوونی قەناعەتە بە یەکتری، هۆکاری تەقلیدی کوێرانەی وڵاتانە، هۆکارەکەی ئەنتەرنێتە کە ئاسانکاری بووە لەم ڕێگەوە بەڕاستی خیانەتێکی زۆر ئەکرێت لە یەکتری. ئەم هەموو خیانەتانە کە ئەکرێت ئەمە خوا و پێغەمبەری خوا نەفرەت و لعنەتیان لێ کردووە. بۆیە پێویستە من و تۆی موسڵمان بچینەوە بە خۆمانە، ئاگامان لە خۆمان بێ، ئاگامان لە ئەمانەتەکانمان بێ، چ پیاوان چ ژنان چ گەنجان و منداڵان وا پەروەردەکرێن وەک ئیسلام وەک موسڵمان، نە خیانەت لە خوا نە لە پێغەمبەر، نە لە ئەمانەتەکانمان بکەین، نە لە ئەرکانەکانمان بکەین، لە فەرمانەکانی خۆمانی بکەین. تۆ مۆزەفی فەرمانبەری ئیشەکە پێش پێرداوە جێبەجێی نەکەی وەکو خۆی خیانەتی لێ کردووە. کەواتە خۆشەویستان ئەمڕۆ لە ئەسەرێکی سەحیحا وارد بووە ئەفەرمێت یەکێک لە نیشانەی ئاخر زەمان ئەوەیە کە بەڕاستی خیانەت زۆر زۆر ئەکرێت لە یەکتری. یعنی حتا وای لێ هاتووە ئینسان نەتوانێ بڕوا بە برایەکی مسلمانی بە خوشکی مسلمانی قسەیەکی لا باسکە، قسەیەکی لا باسکە. ئەمڕۆ ڕۆژێکە يصدق فيها الكاذب، ئینسانی کاذب ڕازگۆیە، ڕازگۆ بەڕاستی درۆزنە. ئەمڕۆ واقعێکە وای لێ هاتووە. خائین دۆستە، دۆست و دڵسۆزیش خائینە. ئەمە پێغەمبەر فەرمێتی سڵ با سەربەرز بین، با ڕووسور بین لای خوا و خەڵقی خوایش، با ڕوومان بێ بمرین، با ڕوومان بێ لە قەبرە لە بەرزەخە کاتێکەوە فریشتە پرسیارمان لێکا لەبارەی دین و ئیمان و ئەخلاق و خوشک و برای مسلمانەوە، لەبارەی بینینی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم. با ڕوومان بێ بڵێین ئەڵڵا خوامانە، با ڕوومان بێ بڵێین ئەوانە خوشک و برای مسلمانانمان بوون، ئەرک و فەرمانمان لە بەرامبەران نەبوو، قسەمان پێ نەوتن، ژێرمان من خیانەتمان لێ نەکردن، درۆمان لەگەڵا نەکردن. ئەوە پێغەمبەرە ئەیناسینەوە. لە قیامەتا با ڕوومان بێ بڵێن ئەی پێغەمبەر شەفاعەتمان بۆ بکە ئومەتی تۆین، خائین و خۆ فرۆش نەبووین، دین فرۆش و نیشتیمان فرۆش نەبووین، ناموس فرۆش نەبووین، گاڵتەمان بە عیرز و ناموس یەکتری نەکرد، زبانمان پاراستە ئاست یەکتریە، دەست و ئەخلاقمان پاراستە ئاست یەکتریە، بە ئەخلاق و بە ڕۆژ و بە ئیمان و بە ویجدان بین بەرامبەر بە یەکتری. ئەرک و فەرمانەکانمان جێبەجێ کرد بە ڕێکبێکی خیانەتمان لێ نەکرد. با ڕوومان بێت، با ڕوومان بێ بمرین، با ئەوە نەمانگرێتەوە کە بەڕاستی درۆزن بین و بە سادق خۆمان پیشان دەین، خائین بین و بە دڵسۆز خۆمان پیشان دەین. ڕاست کە ڕازگۆ بە، دڵسۆز بە و مخلیص بە و خائین مەبە. هەموو کەسێک لە ئاستی خۆیوە لە بەرنامەی ژیانی خۆیوە کەتەلۆگی ژیانی خۆیوە ئەزانێ بەڕاستی خۆی چەند کیلۆی و بای چەنە. من عرف نفسه فقد عرف ربه. بۆیە بوتراوە ئەوەی نەفسی خۆی ناسی بە حەقەت خوا شەناسێت، بە حەقەت دینی تەواوە، بە حەقەت سەرکەوتووە، ئەهلی تەقوایە. خوای گەورە لە هەموو لایەکمان ڕازی بێ، لە هەموو لایەکمان خۆش بێ، خوای عاقبەتمان بەخێر بگەڕی، خوای لە گوناه و تاوانی خۆمان و باوکو و دایکمان خۆش بی. یا ربی خوای گیان لە خائین و خۆفرۆشان نەبین. یا ربی خوای نەکەی خیانەت لە دینمان، لە ئیمانمان، لە خاکمان، لە وڵاتمان، لە نیشتیمانمان، لە جیرانمان، لە ماڵ و منداڵمان بکەین، لە ئەمانەتەکانمان بکەین. خوای دڵسۆز بین، خوای خائین نەبین، خوای ڕازگۆ بین، درۆزن نەبین، خوای دڵسۆزی ئەم خاک وڵاتەی خۆمان بین. یا ربی خوای گیان نەدەپارڕێنەوە، ئیمان و دینمان سەلامەتکە، ئەخلاقمان سەلامەتکە، بە ئیمان و بمانژێنە، بە ئیمان و بمان برنە، بە ئیمان و زیندومان کەرەوە. خوای عاقبەتی خۆمان و خانەوادە ماڵ و منداڵمان بەخێر بگێڕە. یا ربی خوای لە گوناهی خۆمان و باوکو و دایکمان خۆش بە، مناڵەکانمان ساڵحکە، ئەوەی منداڵی نەخوای منداڵی ساڵحی بەرێ، ئەوەی هەیەی و ساڵی نەخوای ئەوەی ساڵحکەی. خوای لە بەڵا، لە وەبا، لە نەخۆشین، لە سەی و ئەسقام، لە نەخۆشینی خراپ خۆمان و خانەوادە و ماڵ و منداڵ و وڵاتمان پارێزراوکەی. خوای لەم نەخۆشی کۆرۆنا پارێزراومان کەی. خوای ئەوەی تووشی بووە ئێستا پێوە گیرۆ دەیە، خوای شفای عاجۆ بڵێ بۆ منێرە، ئەوەی پێی وفاتی فەرمووە خوای پلەی شەیدی بەرێ. یا ربی خوای لێ دەپارڕێینەوە، یا ربی خوای لێ دەپارڕێینەوە، کار بەدەستی وڵاتمان بۆ ساڵحکەی، بۆ چاکەی، هیدایەتیان بەی. یا ربی خوای لەسەر زوڵم و ستەم و خیانەت بەردەوام نەبن. خوای ئەگەر چاک نابن، خوای ئەگەر دڵسۆزمان نین، دڵسۆزی دینمان نین، خائین بەرامبەر بە دینمان ئەشێوێنن، دینمان تێکەدەن، دینمان ئەفرۆشن، خاکمان ئەفرۆشن، وڵاتمان هەرزان
بازاڕەکەن شەڕ و ئاش و فیتنە لەنەو لە وڵاتە قابلی چاکبوونین خوایە خۆت هەزاران زاڵم لەناوبەر خوایە هەرچی زاڵم مستەمکار ناوی بەرە ئەمانەی کە زوڵممان لێکن خوایە ناویان بەرە یا ڕەبی خوایە لە کۆڵمانە بکەیتەوە حاکمی عادل و دادپەروەر و باش و چاک و باخلاق و دڵسۆزمان بۆ بنێرە کە خائین نەبن بەرامبەر بەدین و ئەخلاق و خاک وڵات و نیشتیمانمان یا ڕەبی خوایە گیان لە ڕۆژی قیامەتیشا لەژێر عەرشی خۆتا و سێبەری عەرشی خۆتا حەشرمان بکەی لەژێر پەرچەم و ئاڵای لا ئیلاهە ئیلا الله ومحمد رسول الله عشبان كي پیغمبر بانگمان بکا صلی الله علیه وسلم بو سچی منکانی باشتو حوزی کوسر درمان نکا بدست مبارکانی خوی آوی کوسر من باتیه لتوینک بدی دنیا و قیامت رزگار ما بیر یا ربی خواه جنت پارینوا بارانی بر رحمتان بو بارنا خواه بهوی گناهکارانوا بهوی عمل و خرابی خومانوا خواه غضب مان لیم مگره خواه بر رحم خود بجوله لقلمانا برحمي خود الرحمن بيبكى نكبة كردوا إخوان كردوا كان من قابلي أو نية الرحمن بيبكي يا معبدي توين خمان بقنا بارزانين بلام تو خوايكي بالرحمي خوايكي بسوزي خوايكي مهرباني خواي برحمي خود الرحمن بيبكى خواي برحمي خود الرحمن بيبكى ولات من محتاج بارانا ولات من محتاج الرحمة تويا خواي باراني برحمة ما بارنا خواي كان كارث من مبتقينا خواي تجي قاتي وقراني وبيعاوي من مكة يا رب بخوايا محتاج مردنا مردمان مكا بس محتاج توبين پروردگارا يا ربي خوايا ليرو توبا كين داوي باران توكين پروردگارا تو خوايا كي برحمي خوايا كي مهرباني يا معبدي گناباري توين خمان بخجارة زين درگاي تو پروردگارا هزار جرن استغفر الله ونتوب اليك يا الله خوايا داوي لخوشبونا كين اقرينو بولاي توبا راستي يا ربي خوايا توفيق من باستقامات في بخشا يا المتيمان با خوايا توبو پشیمانی من لێ وەرگرە یا ربی خوایە گیان تۆ بۆ پەشیمانیمان لێ وەرگرە خوایە بارانی بەڕەحمەتمان بارەنە لەبەر جاه و مەقامی حەزرەتی محەممەد المصطفى لەبەر ناوی پێغەمبەر گیان صلی الله عليه وسلم خوایە بارانمان لێ مەگرەوە خوایە بارانمان لێ مەگرەوە هەرچی وەبا و نەخۆشی و ناخۆشی و قاتی و گرانیە لە کۆڵی خۆمان و خانەوادە و ماڵ و منداڵ و خاک و وڵات و نیشتمانمانی کەرەوە پەروەردگارە لە جێگایە خێر و خۆشی و بەرەکات و ڕەحمەت و مژدە و دڵخۆشیمان بۆ دانێ پەروەردگارە لێتە پاڕێنەوە لەبەر خاتری خاتردارانت لە پێغەمبەران و صالحان و پیاوچاکانت آمین آمین أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين